وەکو پسپۆرێکە جەنابەت کە پسپۆڕی نەخۆشیەکانی ڕۆماتیزم و جومگە دەمانێت بزانین باوترین ئەو دیاردە و ئەو حاڵەت و ئەو نەخۆشیانی کە ڕۆژانە و هەفتانە لە لای جەنابتان خەڵک سەردانتان دەکاتن لە چیەوە دەست پێ دەکاتن باوترینیان کامانە؟ من وەکو پسپۆڕیەکەی خۆم کە پسپۆڕی نەخۆشیەکانی ڕۆماتیزم و جومگەم ئەو نەخۆشیانەی کە پەیوەندیان بە کۆئەندامی جوولەوە هەبێت هەم لە بڕبڕەکانی پشت هەم لە جومگەکان هەم لە ماسوولکەکان هەم لە نەخۆشیەکانی دەمار هەم لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم ئەوانەیە کە تووشی پێست دەبن ئەمانە هەمووی سەردانی ئێمە دەکەن بەڵام وەکو باوترین نەخۆشی کە پەیوەندی بە کۆئەندامی جوولەوە هەبێت ئەوەی کە ئێستا لە هەموو جیهاندا بوویتە دووەم سەبەب لە بۆ سەردانیکردنی نەخۆش لە بۆ سەردانیکردنی نەخۆش لە بۆ سنتەرەکانی پزیشکی لە وەلای دکتۆر لە وەلای دکتۆری گشتی نەک هەر لێرە لە هەموو دنیا نەخۆشیەکانی پشتێشانە پشتێشان ئێستا وەکو باوترین خەڵکەی زۆر نەخۆشیەکانە کە ئێستا ئەو کەسانەی کە بینەری ئێمەشن هەرکەس لە شوێنی خۆی لە ژیانی ڕۆژانەی خۆیدا جارێک تووشی پشتێشان دەبێت. دکتۆر هۆکارەکەی هۆکاری سەرەکی ئەو بابەتە پشتێشە بە شێوەیەکی گشتی خەڵک زۆر خەڵک پێوی دەناڵێنیت بەس هۆکارە سەرەکیەکەی کە دەبێتە هۆکاری ئەو چ نەخۆشیەکە کە تووشی شوێنێک بە تایبەت لەو پاڵم بە شێوی گشتی لە پشت دەبێت هۆکارێک بۆ وەکو پێکاتەی بربڕی پشت پێکاتەی بربڕی پشت ئێمە 33 بربڕەمان هەیە حەوت بربڕیان دەکەوێتە مل 12یان دەکەوێتە ناو قۆڵەنج 5یان دەکەوێتە فەقەراتی خوارەوەی پشت شوێنەکان بەعام ئەوانەی کە زۆر جوولەیان تێدایە بربڕەکانی ملن لەگە بربڕەکانی پشت ئەوەی بربڕی سینگە بەستراویتەوە بە واستەی قەفەزی سینگ ئەوە زۆر کەم زۆر کەم وایە جوولەی وای تێدابی کە تووشی کێشەمان بکە بەڵام فەقەراتی مل لەبەر زۆر بەکارهێنانی ڕۆژانە لەبەر زۆر سوڕاندنی مل لەبەر مۆبایل لەبەر خوێندنەوە لەبەر ئیشوکاری ڕۆژانە ئەوە هەمووی سەبەبە کە تووشی کێشەمان بکە ئەوە هەروەها بربڕەکانی پشتیش ئەوانیش هەم جوولەیان زۆرە هەم لە هەمان کات پێکاتەی بربڕی پشتیش تۆزێک قەوسایەتی تێدایە و کە مەسەرەن زگ و ورجی ئینسانیش بێەوە بەستراویتەوە خاستن کە دەبێتە هۆی زیادبوونی چێش و چێش زیاد دەکە ئەوە یەک لە سەبەبەکانە کە ئەو دوو شوێنە زیاترین شوێنن کە مەشاکلیان تێدایە ئەمە کە بەعام باسی بربڕەکان بکەین و باسی کێشەکانی پشتێشان بکەین دەتوانین تەوزیعیشیان بکەین بەسەر تەمەنەکانیشدا هەموو تەمەنێک احتیمالی پشتێشانی هەیە بەڵام لە باوترین تەمەنەکان ئەوانەی کە زیاتر توش دەبن لە تەمەنی 30 ساڵ و 40 ساڵ و 50 ساڵ ئەوەش هەندێک هۆکاری خۆی هەیە احتیمال لە مەسەرەن کە ئینسان دەگاتە ئەو عمرانە هەم ئەو کڕکراگەیە کە لە مابینی بربڕەکانی پشتە ئەو کڕکراگەیە تەرگەتی لینزایەتی خۆی لە دەست بدا وەکو کەسێکی 20 ساڵ و 15 ساڵ نەبی کە بربڕەکان و دیسکەکانی مابینی تونند و تۆڵ بی هەم لە هەمان کاتدا ئەو کەسێک کە زۆر چوست و چالاکە لە عمری 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ ماسوولکەکانی پشتی زیاتر بە قووەترن ئەوە وای لێ دەکات کەمتر تووشی ئەو کێشانە بێ بەڵام کە ئینسان کە گەیشتە عمرێک لە 30 ساڵ و 40 ساڵ و بەدواوە ئەو جار سەبرە کێشەکانی فەقەرات دەست پێ دەکات بەعام ئێمە دەتوانین ینی بەگشتی نەخۆشیەکانی ڕۆماتیزم نەخۆشیەکانی فەقەرات تەوزیع بکەین لەبۆ دوو بابەتمان هەیە تەنها بابەتە میکانیکیەکان ئەو بابەتە میکانیکیانەی کە دەبنە سەبەب لە بۆی کە بربڕەکانی پشت تێک بچن میکانیکی قەزمان لە چییە ینی ئەوانە سەبەب لە دیسکەکان بێت سەبەب لە ماسوولکەکان بێت سەبەب لە بەستەرەکانی دەوروبەری بربڕەکان بێت ئەوانە دەبنە سەبەب کە ئەوە لە هەرە باوترین نەخۆشیەکانی فەقەراتە کە زۆربەی زۆری خەڵک توش دەبێت مەسەرەن لە تەشەنوجە یاخود لە ئینزیلاقە لە جێچوونی بربڕەکانە ئەوانە سەبەب باوەکانن لەلایەکی تر کە نەخۆشیێکی زۆر باو هەیە بەڵام لەبیر کراوە ئەویش ڕۆماتیزمی فەقەراتە ڕۆماتیزمی فەقەرات یەکێکە لەو نەخۆشانەی کە زۆر جار لە بیدایەتەکانی دەستپێکردنی نەخۆشی هەم هاتنی نەخۆشیەکەش بەخۆی تۆزێک بە شاراوەیی دێت و هەم دەستنیشانکردنیشی تاخیر دەبێت لەبەر ئەوەی پسپۆری تەواو مەسەلەن بە بڵێ ئەو کەسێک کە ئەو پشتێشانەی هەیە پسپۆری تەواو نایبینی کە پسپۆری تەواویش نەیدیت بیدایەت نەخۆشیەکە هەم وەکو گوتم هەم بەخۆی شاراوەیە هەمیش بزریش دەبێت ڕاستی.